بەناوی خوای بەخشندەی میرەمان سڵاوی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواس پێتان دەگەینەوە هەڵبەتە ئەڵلقەی ئەم جارەمان قسە و باز دەکەین لەبارەی پاراستنی ژینگە هەڵبەتە ژینگە بەپێی هەر کۆمەڵگە و کەشوهەوای هەر ناوچەیەک جۆرێک لە پاراستنی ئەکەوێتە سەر ئەو لایەنە پەیوەندیدارانەی ئەرکەکان لەسرە دوجار هاوڵاتیانی ئەو وڵاتەش و ئەو ناوچەیەش ئەرکێکی جیاوازتر لە هەر ناوچەیەکی تری ئەکەوێتە سەر بێگومان پاراستنی ژینگە لە چەندین بوعدی هەیە ئێمە قسە و باس لەبارەی بوعدەکانی پاراستنی ژینگە ئەکەین ئەوەی ئەرکی تاکە بەجیا قسە و باسی لەبارەوەکەین و ئەوەی ئەرکی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی پاراستنی ژینگەیە قسە و باسی جدی لەسەرەکەین و ئەوەی کە پێویستە تاکی هاوڵاتی و هاونیشتیمانیان و شۆفێران و ماڵ و هەموو پێکاتەکانی تری کە لە بواری ژینگە کاریگەریمان لەسەر ژینگە دروست کردو چۆن ژینگە بپارێزین بە میوانداری بەڕێز سوبحان حسێن لێپرساوی ڕاگەیاندنی فەرمانگەی ژینگەی سلێمانی قسە و باس و خواسی زیاترەکەین کاک سوبحان سوپاس بۆ ئامادەبوون ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم با بزانین خودی ژینگە چ پێناسەیەک هەڵەگرێت تەنها پێکاتەیەکی ئەوەی کە پێی بوترێت خاک کەشوهەوا یاخود پێناسەی قوڵتر هەڵەگرێت بەناوی خۆی گەورە زۆر سپاس کاک سەلار بابەتی ژینگە بابەتێکی زۆر فراوان ئێستا لە ئاستی جیهانی و لە وڵاتان گرنگێکی زۆری پێدرێت ساڵانە چەندین سیمینار و کۆنفرانسی جیهانی تایبەت بە ژینگە بەسرێت لە بوارەکانی ئاو و هەوا و خات ئەمەش بەهۆی ئەوەی کاریگەریەکانی ژینگە ڕۆژ بە ڕۆژ لەسەر وڵاتان و لەسەر کاریگەری لەسەر مرۆڤ زیاتر بەدەرئەکەوێت ژینگە پێناسەی گەلێکی زۆر فراوانی بۆ ئەکرێت لاانە هەر کەسێک بە تێگەیشتنێکی خۆی پێناسەیەکی ژینگەی خۆی بکات لەو شوێنێک کە تایە ئاژیت چەند لە ماڵەوە بژیت لە قوتابخانەیەک بێت لە مزگەوتێک بێت لە ناو شارێکە بێت پێناسی ئەو ژینگەیەکە کە خۆی تایەتێکە و دەوروبەرێکی تایەتی بەڵام بە شێوازێکی گشتیەکە پێناسەیەکی بەرفراوانی ژینگە بوترێت ئەو ناوەندەیە کە زیندەوەران کە مرۆڤی تێدا دەژی بە بوونی هەموو ئەو پێگاتە زیند و نازیندوانێک لە دەوروبەریەتی بە کارتێککردنیان لەگەڵ یەکتری لە ڕووی ئاو هەوا و خاک و ڕۆک و گیانەوەران بە شێوازێکی گشتی بەبوونی ئەم ناوەندە کە زیندەوەران کە کارلێکیان لەگەڵ مرۆڤ هەیە بە شێوەیەکی گشتی دەوترێت ژینگە. دەستخۆش. هەڵبەتە من سیمیناری یەکێک لە کەسایەتیە ناودارەکانی گیانم لە بواری پاراستنی ژینگە گوێ لێگرت قسە و باسی کرد لەبارەیەوە کە ینی بەسیترین هەنگاو ژینگەکەمان باشترەکە بە نمونە تەنها خولەکێک وەستان لە ترافیک ئەگەر هەموو ئەو شۆفێرانی لە چوارڕیانێکە کە چوار لە سارا وەستێ لەو خولەکەی تایە وەستین هەموو ماسارەکانمان بکوژێنینەوە بێگومان فەرقێکی زۆرەکرێت بۆچی ئەمە و ئەم هۆشیاریە لای تاکی هاوڵاتی ئەمە دروست نەبووە بێگومان سارێکی زۆر لە ناو شارەکانە چەقی شارەکان خربۆتەوە بێگومان دووکەڵی سارەش یەکێکە لە تێکدەرەکانی ژینگە بۆچی ئەم هۆشیارەیە بڵاو نەبووتەوە ینی ناهۆشیاری تاکە یاخود لایەنە پەیوەندیدارەکانی ژینگە خۆی بە ئەرکی خۆیان هەڵەساوە تا هۆشیاری زیاتر بڵاو بێتەوە ئێمە ئەگەر لە دیۆکە باسی بکەین کە زیادبوونی ڕێژەی دانیشتوان بە شێوازێکی گشتی خواز لەسەر پێداویستەکان زیاد دەکات ژمارە ئۆتۆمبیلەکانی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونن ئەمە وەکو پێداویستێک لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی کە مرۆڤ بەکاری ئێنێ ئۆتۆمبیلەکانیش تەبعاً بەنزین بەکارێنن لە سووتان و نەسووتانە کۆمەڵی گازی ژەهراوی دەرێدرێتە هەواوە بەڵێ وەستانی دەقیقەیەک لە ترافیکەکانە ڕێژەیەکی زۆر لە گازە پیسکەرەکان بۆ ناو هەوا کەمەکاتەوە بەڵام هۆکار چییە کە ئەم هوشاری لای هاوڵاتی دروست نەبووە بەردەوام کۆمەڵێک لایەن بەرپرسیارە من لە پاراستنی ژینگە ئەگەر زۆر جارتر ژینگە لانێ بە کەسێک تێک بدرێت کەسێک بتوانێت لە شوێنێکە ئاگرێک بکاتەوە دووکەڵێکی زۆر دروستکە کارگەی بکاتەوە دووکەڵێکی زۆر دروستکە ئۆتۆمبیل یاخود کەسێک دەتوانێت بێتە هۆی تێکدانی ژینگە بەڵام کۆمەڵێک لایەن بەرپرسە بن لە گەیاندنی ئەو هوشارە بەو حاڵاتە تا بتوانێت ئەو لایەنە ژینگە بپارێزێت یەکەمیان کە لایەنی بەرپرسە گەیاندنی هوشیاریەکان بە هاوڵاتی بریتێت لە حکوومەت
حکومت دەتوانێت لە دوو ڕێگەوە هوشیاری ژینگەی بە تاکەکان بگەن. یەکەمیان لە ڕێگەی دەرکردنی یاساوە کە ئێمە یاسایەکە بتوانرا مەسەن لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی ئەو ناوەندانەی کە تایبەتن لە حکومەتە یاساکان دەرەکرێن، دوای بە شێوازێکی گشتی یاساکان بەسەر هاوڵاتیاندا ینی یاساکان بڵاو بکرێنەوە کە یاساکە بڵاو لە سزادان و لە پاداشت لە ڕێنمایەکانی ژینگە لە چۆنیەتی پاراستنی، پاشان لە ڕێگەی داخڵکردین بە ناو پەروەردەوە لە خۆناغە سەرەتاییەکانەوە ئێمە لێرەوە نەوەیەک دروست دەکەن نەوەیەک پەروەردەکەن ئەمە وەکو لایەن، پاشان دواتر هەمان ئەم یاسا و ڕێنمایە ژینگەیانە کە لە پەروەردە و کە لە یاساکان ئەتوان لەلایەن ڕێکخراوە ژینگەیەکان ئەرکی دووەمێتە سەرەوە. ڕێکخراوە ژینگەکان زادنە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە شێوەیەکی گشتی ئەمانە خۆناغی سێم نەتوانێت ئەم هوشیاریە بگەێنە لای حاڵاتی سێم. مامۆستایانی ئاینی کە مامۆستایانی ئاینی لە کوردستاندا ڕۆڵێکی زۆر گرنگیان دەگەیاندنی هوشیاریەکان، ئەمانە وەکو لایەنی سێم کە بتوانن ئەو یاسا و ڕێنمایە ژینگەیانە بگەینە تاقیەکان. قۆناغی چوارەم جاگاتی لای هاوڵاتی خۆی. ئێمە بەداخەوە ئەوەی کە گرفتەکەی ئێمە وەیە پرسیارەکەی بەڕێز کە بۆچی ئەم هوشیاریە نەگەیشتێتە لای ئەم هاوڵاتیە لای ئەو تاکانە تاوەکو لە ترافیکێکا خود لە شوێنێکە 3 دقیقە لە ترافیکێکا ڕائەوەسێت سیارەکەی بکوژێنێتەوە، هەم لە ڕووی ژینگەییەوە سوودی لێبینێت، هەم لە ڕووی ئابووریشەوە کە تۆ 3 دقیقە لانێکم لانەیە لیترێ بەنزین ئەگێڕێتەوە. بۆ ئێمە لانەیە ئەو لایەنانە کە لە پێشەوە باسمانکردن وەکو پێویست نەتوانرابێت ئەو هوشیارە ژینگەی بگەێنێتە هاوڵاتی تاوەکو هاوڵاتیەکە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە ژینگەکەی بزانێت. بەڵام ئەمێ بە دیاریکراوی ینی ئێوەش بەشێک لە ئەو تاوانە وەکو ینی ژینگەی سلێمانی یان ژینگەی هەرێمی کوردستان بە شوێکی گشتی پێتانوانی ئێوەش سارد و سڕیەکەی لەوەی کە هەمانگیتان نیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی پاراستنی ژینگە. بە نمونە ئێستا ئەم هۆشیاری کە من پرسیارم لەبارەوە کرد، بە نمونە هەمانگیتان نەبێت لەگەڵ دایرەی مرورە، مەسەلەن ئەگەر سارەکان بکوژێتەوە مەسەلەن هەتا هەڵە بێتەوە مەسەلەن لەوەی گرفت مەسەلەن چەند چرکەیەک دە چرکەیەک دواکەوتن دروست بێ، ئەمە مەکەنە کێشە. ینی ئێوە مەسەلەن ڕێنمایی جۆرێک لە ڕێنماییتان بدەنە شۆفێرەکان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆوە، ینی ئێوەش کەم تەرخەم نین؟ وڵا یان بڵێ وەکو کەم تەرخەمی ئەمەکەوێتە سەر توانای مادیە و توانای ئابووری ئەو فەرمانگەی کە ئێمە لە پێشم دروستبوونی قەیرانی داراییەوە هۆبەی هوشیاری و ڕاگەیاندنمانە بوو. ئەم هۆبەیە لەگەڵ هەموو فەرمانگە حکومیەکان ساڵانە سیمیناری ژینگەی هوشیاری ژینگەی داوە لە قوتابخانە و لە باخچەی ساوایانەوە تاگاتە قوتابخانە ناوەندی و ئامادەیەکان بە بەردەوامی سیمیناراتمان هەبوو بۆ پێدانی هوشیاری ژینگەی لە هەموو بوارەکانی ژینگە، لە ئاو، لە هەوا، لە خاک، لە پاراستنی، لە بەکارهێنانی ئۆتۆمبیل، لە کەمکردنەوەی دووکەڵ، لە کەمکردنەوەی پاشەڕان، لە هەموو لایەنەکانەوە فەرمانگەی ژینگە توانێتی لەگەڵ هەموو فەرمانگە و دایرە حکومیەکانە پەیوەندی بوو. بەڵام دوای ئەم دروستبوونی قەیرانی دارایی بە جۆرە لە جۆرەکان ئەم سیمیناراتان ئەم گەیاندنی هوشیارە ژینگەیە کەم بووەتەوە، نەتوانێت وەکو پێویست ئەم سیمینارانە ئەنجام بدرێت. بەڵام لەگەڵ ئەوەش دایمە وەکو فەرمانگەی ژینگە توانیوانە تا ڕادێگەت لە ڕێگەی پەیجەکانی خۆمانەوە بێت، لە ڕێگەی ینی ئەو لیژنانەی کە هەمانە ئێمە لە فەرمانگەی ژینگە سلێمانی نزیکی 11 لیژنەمان هەیە. ئەم لیژنانە بەردەوام سەردانی کارگە و مەعاملەکان سەردانی شوێنەکان دەکەن لە گەیاندنی ئەم هوشیارە ژینگەیان. ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتووشەوە سەر لە شتێکی نوێداکە وەکو فەرمانگەی ژینگە کردمانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتووشەوە ئێمە کۆمەڵێک سیارە بەتاوای سیارە بار هەڵگرەکان دووکەڵێکی زۆریان لێ دەرەچێت. زۆرێکیان بەهۆی دەسکاریکردنی عەقڵی سیارەکانە بۆەوەی کە توانای بڵێن کە کێشی سیارەکان زیادکات دەسکاری زۆرێک لە عەقڵی سیارەکان دەکەن، بەمەش دووکەڵێکی زۆر دەرکات. ئێمە وەکو فەرمانگەی ژینگە ئێستا لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتووشەوە جۆرێک لە پەیوەندیمانەیە کاتێک کە سیارەیەک ئەندام کارمەندانی فەرمانگەی ژینگە یاخود هەر کەسێک کە سیارەیەک لەو شێوازانە ببینێت لەسەر ڕێگاکان لە ناوشاردا دووکەڵێکی زۆر بکات بێتە هۆی دووکەڵێکی زۆر لە ناوشاردا بێتە هۆی ناڕەحەتیەک، ئێمە ڕقمی سیارەکەیگرین ڕێگەی کتابێکەوە ئاراستی بەڕێوەبەراتی هاتووچۆیەکەن ئەم کەسە لە کاتی تازەکردنەوەی سنەوی یا یاخود ئیجازەی سایەخ لە هەر شتێکە کاتێک کە ڕێیەکەوێتەوە بەڕێوەبەراتی هاتووچۆ ئێمە لەوێ غەرامەی لێ غرامەکرێت. وەکو هەنگاوێکی نوێیە کەمە لەگەڵ بەڕێوەبەراتی هاتووچۆ وەکو پەیوەندی لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتەکان تا ڕادەیەکی زۆر ئەوەندەی کە لە توانامان نابوو بێت
تا ڕادێکی زۆر پەیوەندێکی باشە کە هەموو فەرمانەکانە هەیە چونکە پێشتر ساڵانی پێشوو ئین هەبووە لە یاسای دەست و پاراستنی چاکردنی ژینگە ئاماژەی پێدراوە ئەنجومەنێکی پاراستنی ژینگە کە لە هەموو ئەو وەزارەتانەی ئەو لایەنانەی پەیوەندیدارن بە ژینگەوە دروست دەکرێت. ساڵانی پێشووتر بەداخەوە لە ساڵی کە 2008ەوە بڕیارە دەرچووە نەتوانرا بۆ ئەم ئەنجومەنە دروست بکرێت. بەڵام ئێستا ئەنجومەنی پاراستنی ژینگە دروست کراوە. ئەم ئەنجومەنە نوێنەری هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان بە ژینگەی تێدایە. کاتێک کە ڕێنماییەکی ژینگەی لە دەستەی پاراستنی چاکردنی ژینگەوە دائەبەزێت هەموو نوێنەری ئەو بەڕێوەبەرایەتە گەیشتیانی ئەو وەزارەتانێک کە تایبەتن کە ڕەتیان پەیوەندیان بە ژینگەوەیە ڕێنمایی ژینگەیەکانیان پێ ئەگات و ئەوانی مەفروزە بەسەر دام و دەستگاکانی خوارێ خۆیان ڕێنمایی ژینگەکان بڵاو بکەنەوە. بێگومان کاک سوبحان ڕێژەی سەوزایی یەکێکە لە فاکتەرەکانی وی کە ژینگەی ئەو شارە قەرەباڵغانە باشترەکە، بەڵام ئێمە لە سێمانیە وشکێکی زۆرە بینین، سەوزایەکی کەمترە بینین. ئەوەی هەشە لێرە و لەوێ ئێمە وەکو میدیا ئەوەی درکمان پێکرد بێت بەشێک لەو باخچانەی کە هەبوون ئەوەی سەوزایی بوون، بەشێکیان بۆی پلەکانی گەرما و نەبوونی ئاوی پێویست بە ئەو باخچانەوە ئەو ناوچانی کە سەوزاین، بەشێکیان وشکیان کرد. ئێوە چیتان کردو بۆ زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە پارێزگای سێمانی؟ ئێوە ساڵانە چیتانەیە بۆی ڕێژەی سەوزایی لە سێمانی زیادکە؟ من کابینم لە ناوچە بەرزەکانی سێمانی و سەیرەکەی تەنها زەردیەکە بینی، لە بری سەوزایی ببینی زەردی ناوشاری سێمانیە بینیت. بۆچی ئێمە ساڵ بە ساڵ قەرەباڵغی و پانتایی دانیشتوانی سێمانی زیاد دەکا بەڵام سەوزاییەکان کەمترە بنەوە؟ پلان نییە یاخود حکومەت خۆی کەم تەرخەمە یاخود خۆی ئەم ڕێگریانەی پێوترێ قەیرانی دارێ و ئەمانە فاکتەرن، ئەمە تاکەی هەر بەردەوامە بێت؟ مەسەلەی ڕووبەری سەوزایی ئێمە لە دوو وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی پێشتر جۆرێک لە پلانی مەسەن لە سەوزکردن هەبوو لە سنووری پارێزگای سلێمانی و لە کوردستانی بە شێوازێکی گشتی بۆ شێوازەوە چه ڕێکخراوەکان بووبێن چه فەرمانگەکان بوون هەستاوان بە سەوزکردن بە هەڵمەتی نەمام ناشتن بە ڕێژەیەکی زۆرداری وە بە ڕێکخراوێکە بە وتوتی من 5,000 نەمامم ناشتووە، 4,000 وشکی 4,000 وشک بووە. ئێمە ئەم ساڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی پلانێکی نوێمانە بوو بۆ سەوزکردن. ئەو هەڵمەتە نەمام ناشتنە سەوزکردانەی کە تەقلیدانەی کە پێشتر بوو ئەومان گۆڕی بە شێوازێک ئێمە ئەم ساڵ بە نزیک دانێ 2,000 زیاتر لە نەمام وەکو فەرمانگەی ژینگە کە ئەم ساڵ کە توانەمان بووە هەڵمەتی نەمام ناشتنمان کردووە، نەمامەکانمان تەسلیمی ماڵەکان کردووە. لە شوێنەکان نەمان ناشتون لە شوێنێکی دەرەوەی شار حکومەت دەتوانێت ئاویان بدات و دوای مانگێک دوو مانگ وشک بوون. ئێمە ئەم ساڵ نەمامەکانمان بردە ماڵەکان بەبێ بەرامبەر، هەموو ماڵێک دوو نەمام سێ نەمامان ئەم ساڵ تەسلیم کردووە لەگەڵیا ناوی خاوەن ماڵەکە ژمارە تەلەفۆنی ناو نیشانەکەی. باش بەم نیزامە 3,000 دار کافیە بۆ شارێکی وەکو سێمانی؟ ئێمە وەکو فەرمانگە لانە تا 5,000 گەیشتی بین، ئەمە وەکو فەرمانگە چونکە تەنها فەرمانگەی ژینگە بەرپرسنێت لە سەوزکردنەکە. مەسە و بەڕێز باسی وشک بوونی هەندێک لە باخچەکانت ئێمە بەڕێوەبەرایەتی باخچەکانی لە سلێمانی کە ناوەندە باخچەکانی ناوشار عید بە بەڕێوەبەرایەتی باخچەکان، بەڵام ئەوەی کێمە وەکو ژینگە کە هەڵمەتی ئێمە کە وەکو ژینگە کە هەڵمەتی ناشنەکانمانە بوو پێشتر بە شێوازێک بوون زۆربیان وشک بوون. بۆیە ئێمە ئەمساڵ بەم ڕێگە جیاوازە نەمامەکانمان دابەشکردن و هەست دەکەین نەتیجەیەکی زۆر باشەوە. بۆ ئێمە ئەم ناو نیشانان نشمان بکرێت بۆیە کە ساڵانی داهاتوویمە کە ساڵانە کە ئینوان نەبێت هەڵمەتی ناو ناشتمان نەبێت سەردانی ئەو شوێنانەیەکەن بۆی ئاگادار بتاوێت چەندێک ئەو ماڵانە لە سەوزکردنی نەمامەکانیان توانیوانە سەرکەوتوو بن. ئێمە ئەمساڵ پرۆژەیەکی تریشمان هەبووە بۆ بابەتی سەوزکردن. ئێمە زۆر ناوەندە باخچە هەیە لە ناوشارە سەوز نەکراوە، زەویەکی بەتاڵە بەتابێت لە گەڕەکە تازەکانە نەتوانراوە سەوز و حکومەت لە هەنی ئابووری توانای نەبووە سەوزکردن. ئێمە بەدیلی ئەومان چیمان کردو کۆمەڵێک کۆمپانیا ئەو کارگانەی کە ڕووبەرێکیان مەسەن کارگەکە ڕووبەرێکی هەبووە ڕووبەرێکی 2,000 مەتریە بووە کارگەکەی تیا دروست کردووە ڕێژەی بەشی ڕێژەی سەوزاییتیانی هێشتوێتەوە لە بورجەکانی مەسەن لە بورجەکان لە تاوێرەکان لە کۆمپانیاکانی گەیاندن یاخود لە کارگەکان بە شێوازێکی. ئێمە پرۆژەی لەبری سەوزکردنمان بۆیان پێشنیار کردو هەر کارگەیەک کە ڕووبەری زەویەکەی خۆی بەکار هێناوە بۆ کارگەکەی
جێگەی بەشی یاخود بڵێن سەوزایی تا نێشتوێتەوە ئێمە وەکو فەرمانگەی ژینگە ئاگادارمان کردووە دوایەوەی بە ڕێزیان هاتون سەردانی فەرمانگەی ژینگە بە نەخۆشخانەکانیشەوە تون زۆرێک لە نەخۆشخانەکان یوان ڕوبەری سەوزاییان نێشتوێتەوە ئێمە لەبری ئەوە بە کتاب ئاگداری نەخۆشخانەکانەکەن نەخۆشخانەکان دێن سەردانی فەرمانگەی ژینگەی سلێمانیەکەن پاشان ئێمە بە کتابێکی ڕسمی ئاڕاستی بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانیەکەن ئەوان لە ناو شارە لە شوێنەکان ناوەندە باخچەیەکیان بۆ دیاریەکەن ئەم کۆمپانیانی ئەو نەخۆشخانە یاخود ئەو شوێنانەی کە ڕوبەری سەوزایی خۆیان نەیانتوانیوە سەوزیکەن ئێمە ئەیان نێرین ئەو شوێنانیان پێ سەوزەکەن ئەمە وەکو پرۆژێکی لەبەری سەوزکردن کە ئەمە پرۆژەیەکی نوێ بۆ ئەمساڵ تا ڕادێ کاریگەرێکی زۆر باشی بوو و پاڵپشتێکیش بۆ حکوومەت کە توانای ئابووری نەبوو کە بتوانێت ناوەندە باخچەکانی ناو شارەکان ناو گەڕەکە تازەکان سەوزکات ئێمە بەم تەریقەیە توانیمان پاراستنی دوانجار پاراستنیشی ئەکەوێتە ئەستۆی کۆمپانیاکە لە هەندێک لایەنەوە مەسەن تۆ کۆمپانیایەک مەفروزە خۆی سەوزایی هەبێت لە ناو نەخی خۆی لە ناو ڕوبەرەی کە خۆی هەیەی مەفروزە بێ پارێزگاریشی لێ بکات بۆیە کاتێک کە ئەدرێتە ناوەندە باخچەیەک ئەو کات بە گوێرەی توانای بەڕێوەبەراتی باخچەکان یاخود حکوومەت ئەگەر حکوومەت خۆی توانای هەبوو لەو شوێنە نزیک بوو دەستی گەیشتێ خۆی لاینی ئاودێریەکەی ئەکات حکوومەت ئەگە لاینی نەکەنەکات کۆمپانیاکە بەرپرسە لە دابینکردنی لانی کەم ساڵێک 2 ساڵی ئاودان و پاراستنی باخچەکە یاخود ئەو سەوزاییەکە زیادەکات تاوەکو بگاتە تەمەنێک بگاتە ئاستێک کە دواتر بەڕێوەبەراتیەکان خۆیان بتوانن پارێزگاری لێ بکەن ئێمە ئەمساڵ وەکو پرۆژەیەکی نوێ بۆ ئەم پرۆژەی لەبەری سەوزکردنە و کاریگەری زۆر باشیە بوو ئینشەڵا لە داهاتوودا ئێستش حالیان هیچ کۆمپانیا و شوێنێکی فەرمانگەکان ئەم کارەیان پێ ئێمە چەندین نمونەمانەیە لە فەرمانگەی ژینگە کە ئەمساڵ هاتونەتە فەرمانگەکەمان ئامادەیان دەربڕیوە لە نەخۆشخانەکان لە کۆمپانیاکان کە ئێمە هاتونتان ئێمە ڕوبەری سەوزاییمان نەماوەت یاخود لە بینایەکان بیناکەی خۆمانە ناتوانین ڕوبەری سەوزایی زیادکەن شوێنەکەمان ڕوبەری سەوزایی نییە بۆ نودانراوە لە 125 ئەم بینایە ئەم عرزێکی تۆ تایبێت ڕوبەری سەوزایی بێت ئەبین ئەو هەمووی کردێتە کۆنکرێت جێگەی نەماوەت بۆیە ئێمە جاری وایە بە 2 کۆمپانیا بە 3 کۆمپانیا بۆیە کە مەساحەیەکی فراوانیان پێ بدرێت ڕێکوتنیان لەگەڵاکردن ئاگاداری بەڕێوەبەراتی باخچەکانەکەن و ئەیان نێرینەوەی ئەوان شوێنێکان بۆ دیاریەکەن بۆ ئەوەی کە شوێنەکە سەوزکە زۆر باشە بێگومان لە هەرێمی کوردستان پلەکانی گەرمە لە شەرق لەوسەد بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتتر پلەکانی گەرمە لە وەرزی هاوینە زۆر بەرزە بێتەوە هەرێمی کوردستانیش بەوە ناسراوە کە پوش و پاوانێکی زۆر لە وەرزی بەهارە سەوزایەکی زۆری ئەبێت دوجار لە وەرزی هاوینە بێتە پوش ئەمەش هۆکارێکی سەریعە و خێرا دەبێت بۆی کە زوو گڕگرتن دروست ببێ و دوجاریش ئاگرکەوتنەوە لە دارستانە سروشتیەکانی لە چیاکانی هەرێمی کوردستان ڕوو بدات ئێوە چیتان کردووە بۆ پاراستنی ئەم دارستانە سروشتیانی کە لە هەرێمی کوردستان لێرە و لەوێ بینین ئەم ساڵ لە هەڵەبجە بینیمان ساڵان لە سۆرانەی بینین لە زۆر شوێنی هەرێمی کوردستان ئەم حاڵەتە بینین چی بکرێت بۆی هیچی تر ئەم دارستانە سروشتیانە ئەم ناوچە سەوزاییانە لە ناو نەچن چیتان کردووە لەو بارەوە ئەمە لە پێشە بزانین هۆکاری سووتانی دارستانەکان چێت لە هەرێمی کوردستاندا بە شێوازی گەشتی بەداخۆ لە ناوچە سنووریەکانمان بەداخۆ دەزانێت بەهۆی هەندێک دەوڵات وڵاتانیکەوە تۆمبارانکردن بەتابەت لە دەڤەری باڵەکایەتی و سنوورانە بەداخەوە دارستان و پوش و پاوان و ڕزێکی زۆر ساڵانە ئەسووتێنێ ئەمە لانەی لە هەندێک ناوچەیەکەشان ناوبەناو هەر هەبێت ئەمە وەکو هۆکارێکی سەرەکیە کە ئێستا یانی وەکو دیاردێکی زۆری لاتوە کە ساڵانە ڕوبەرێکی زۆر لە دارستانەکان لە ناونچن بەشێکی زۆریشی بریتە لە ئاگرکەوتنەوەکان بۆی هاوڵاتیان خۆیانەوە لانێک ئەو کەسانێکەچنە شوێنە گەشتیارەکان بۆ سەیرانکردن دوای ئاگر لە شوێنی خۆیان بەجێ یاخود یان کەسانێکەچن بۆ ڕاوکردن لە شوێنی ئاگرەکەنەوە ئاگرەکە بەجێڵن یاخود زۆردا بەهۆی سووتانی جگەرەوەیەکەوەیە بەداخەوە جۆرێکی کەش لە سووتانی لە دارستان و پوشپەوان هەیە کە ویستێکی بۆ بەرهێنی لە پشتەوەی هەندێک کەسی بەداخەوە چاوشنەوە کە تێر نەبوو لە هەموو شتێک لە هەندێک شوێندا بەمبەستی وەبەرهێنان بکەن لە شوێنەکانە دارستانێک هەیە یاخود ناوچەیەک کۆمەڵە داری زۆری لێ وەکو لە عینی قانونی ڕێگەی پێ نادرێت ئەم دارەکان ببڕێتەوە لە شوێنی یا شوێنێکی وەبەرهێنان یەکەی نیشتە جێبوو دروستەکات یاخود هەر شتێک دروستکە لە ڕێگەی کەسێکەوە ئاگر بە شوێنەکەوانێت دوایەوەی دێتە فەرمانگەی ژینگە یاخود دەچێت لاینە پەیوەندی دارەکان ئەڵێت ئێمە من عەرزێکم بۆ دارستان و دار و درەخت بەڵام سوتاوە بۆی ناچارم عەرزەکە بگۆڕم بە
بە شێوازێکی بۆیە خۆشبەختانە وەکو فەرمانگەی ژینگە وەکو پۆلیسی دارستانیش وەکو لە ڕێگەی یاساوە ئەوە قەدەغە کراوەکە دارستانێک ئەرزێکیش کە بسووتێت نەبووە لە وەڕاندن نە تا ماوەیەکی زۆریش بەمەسی بۆ بەرهێنان ڕێگە نادرێت تایە بەکاربێنێتەوە. پرسیارەکەی بەڕێزت چی بکرێت بۆەوەی کە ئەمە ڕوو نەدات؟ ڕۆڵی پاراستنی دارستانەکان ئێمە لە هەرێمی کوردستاندا هەندێک زۆر لە هەیکەلی ئیداریا هەندێک لە پەشبڵاوی لە ئەرکوهینەکاندا هەیە. ڕۆڵی پاراستنی دارستان و پاوانەکان دراوەتە لایەنێکی تایبەت جیاواز لە فەرمانگەی پۆلیسی دارستان و پاوانی کە ئەمە حەقەیە لەگەڵ ژینگە یەک بەڕێوەبەراتی بن کە بۆیە پێکەوە ئاگادارن پێکەوە هاوکار بن. لایەنی پاراستنەکەی دراوەتە بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و پاوان کە ئەوان چۆن پارێزگاری لە دارستانەکان لە یاسای دارستانە کۆمەڵێک ڕێنمایی دراوە کە نزیکی 200-300 مەتر لە دووری دارستانەکانەوە ڕێگە نادرێژیت کە زاگر بکاتەوە کەس خانوو دروستکات کەس کارگە و معامل دروستکات بەوەی بە هیچ جۆرە نزیکی زەوی دارستانەکان نەکەوین. ئەوەی پۆلیس دارستانەکان مەسەن پێویستە ناوچەی ئاگر بڕی دروستکەن یاخود زۆر جار بۆ هۆی نەبوونی هەندێک وەسایلی ئاگر کوژێنەوە لە شوێنە ناوچە سەختەکان ناتوانێت ڕێگە بە ئاگر کوژانەوە. لایەنی ئەوەی کە کەوێتە سەر لایەنی ژینگە بریتێ لە پێدانی وشاری ژینگەیەکان. ئێمە بۆکو پێدانی وشاری ژینگەی لە ڕێگەی سیمیناراتەوە لە ڕێگەی لینک و پێیجەکانی تایبەت بە وشاری کە ژینگەی خۆمان هەمانە بەردەم ئەم ڕێنمایانە بڵاوەکەنەوە خۆشبەختانە کۆمەڵێک ڕێکخراوی ژینگەیش حەقەتەن لەو بارەدا کارەکەن بە تایبەت لەم کاتەدا ڕێنمایی و هوشیاری ژینگەی تایبەت بە پاراستنی دارستانەکان بڵاوکەنە بەوەی کە ئەو خەڵکانی کەچن ناوچە گەشتیاریەکان ئاگایان لە شوێنی دوای خۆیان بێت لە مەسەلەی ئاگرکەوتنەوەکان کەسێک ئەوانە کە جگەرە و خەنە ینی زۆر جار کەسێک لە ناو سیارەکە و جگەرەکەی فرێدا لە قەداغ جادەکاندا پوش و پاوانێگەیە جاڕیگە نوێیەکە جۆیەکە شتەکەی سووتێنێ دوای ئەماگرە ئینەکات ناچێتە شەنەسێنێت بۆ شوێنەکانی کە هەنی بە شاو دەکەین وەکو ژینگە تەنها لایەنە هوشیاریەکەی بڵاوکردنی وشاری ژینگەیەکەی دراوەتە ئەستۆی فەرمانگەی ژینگە و تا ڕادەیەکیش توانیوانە ئیشمان لەسەر ئەم لایەنە کردووە بەڵام لانەیە هێشتا وەکوەوەی کە چونێمە فەرمانگەی ژینگە تەنها فەرمانگەی کە لەناو سنووری پارێزگای سلێمانیایە لانەیە ڕوبەرەکە زۆر فراوانتر بێت و نەبوونی ڕێژەی کارمەندیش و بەتابێت لەم کاتانەدا کە دەوام و ئەم قەیرانە ینی جۆرێک وەکو پێشتر ینی بەردەوامی لە دەوامکردن و لە سیمیناراتەوانێک تا ڕادێک کەمی کردووە بە شێوازی گشتی نەتوانرابێت وەکو پێوی لە 100% پەیامە بگەێنرێن بەڵام تا ڕادێکەوەی دەتوانە بووبێت بەم بارودۆخەشەوە ئێمە کارمان لەسەر پاراستنی دارستانەکان زۆر باش. بێگومان بەشێک لە پزیشکەکان هەمیشە بەشێک لە هۆکارەکانی توژبوون بە نەخۆشی بە تایبەت نەخۆشیە ترسناکان باز لە تێکچوونی کەش و هەوا و ژینگەی وڵاتان نەکرێ بە شێوکی گشتی لە هەرێمی کوردستان بێگومان ئێمە کەوتونێتە ژێر پاڵەپەستۆی کەش و هەوای ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە ئێمە ساڵانە زۆر کات خۆڵبارینێکی زۆرە بینین. ئەمە چ کاریگەریەکی لەسەر پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان کردووە بە شێوکی گشتی ئەو وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی چ زەرەرێک لە ژینگەکەمان دراوە؟ ئەگەر بە شێوازێکی گشتی پێشە بڕێن سەری خۆڵبارین ئێمە ژینگە لایەنی کاریگەریەکە لەسەر تەندروستی مرۆڤ ئێمە ژینگە کە باسی لە ژینگەکەی ئاو هەوا و خاک ئەم سێ پێکاتەیە کاتێککە ئەو سێ پێکاتێ بە هەجۆری لە جۆرەکان پیس دەبن کاریگەریان لەسەر ژینگە بێت. لە بەرامبەر ئەمەدا ئێمە سێ جۆر لە پاشەڕۆمان هەیە پاشەڕۆ ڕەقشی لە گازی بە شێوازێکی گشتی پاشەڕۆی گازیەکان کە لە کارگەکان زایدن ژمارە ئۆتۆمبیل لە سووتانی دارستان و ئەمانە کە ڕێژێکی زۆر لە دووکەڵە کاتە بەرگە هەواوە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر تەندروستی مرۆڤ بێت بە تابێت و کەسانێک کە نەخۆشی سیەکان و ڕەبۆ و نەخۆشی تەنگە نەفەسیان هەیە و بە شێوازێکی گشتیش پیسبوونی هەوا بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بە توشبوونی شێرپەنجە بە هەموو جۆرەکانیەوە دانرێ. جۆرێکی تر لە کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر تەندروستی مرۆڤ بریتێ لە پاشەڕۆیشل پاشەڕۆیشلکردنی بەسمانی زیاتر بریتێ لە پیسبوونی ئاو. ئێمە کاتێک ئاو پیس دەبێت لە ڕێگە ئەم پاشەڕۆشلانە کە لە کارگە و معاملەکان و تێکەڵ بەسەر چاوە ئاویەکانە بێت بە دوو ڕێگە ئەویش ڕاستەخۆ کاریگەریەک ئەکەوێتەوە سەر تەندروستی مرۆڤ. یەکێک لە ڕێگەی بەکارهێنانی ئاوە کە ئێستاانە ڕێژەیەکی زۆر لە جیهان لە ڕێژەیەکی زۆر لە مرۆڤ لە جیهاندا هەنی سەرچاوی ئاوی پاکینیە کە ئەمە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ بێت. ڕێگەیەکی تریشی لە ڕێگەی ئاوە پیسەوە جۆرێک لە کشت و کاڵ بەتابەت لە سەوزەوا دەکرێت و هێنرێتەوە ناو شارەکان ئەمانە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ بێت. دیاردەی خۆڵبارین
دیاردەیەکی باوە بەتابێت لەم ناوچەی نیشتیمانی عەرەبیا کە زۆربیان کە ڕووبەرێکی زۆر لە بیابانیان هەیە زیاتر ئەمە پێشتر ساڵانی زوو ئەم دیارانە کەمتر بوون بەڵام گۆڕانکاریەکانی کەشوهەوا ژینگە ئەوەی کەوترێت گۆڕانکاری کەشوهەوا ژینگە سنووری نییە لێرە ساڵێکم لێرەکەم بارانێت لە وڵاتی کە ڕێژێ بەرامبارین زۆر بۆی ئەمانە کە ئەگۆڕێت ساڵانە گۆڕانکاری بەسرات بۆیە چەند ساڵێکە دیاتی خۆڵبارێنی ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردو و کاریگەری خراپیشی لەسەر ژینگە ئەبێت لە هەمەلایەنە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ بێت بە تەبایەت ئەو کەسانێکە نەخۆشی تەنگە نەفەسی وانانیان هەیە چون زۆر لە حاڵەتەکان کە سیر بکەین کاتێککە دیاردەی خۆڵبارین ڕۆدا ئەگامان لە ناوەندەکانی تەندروستی بێت خەڵکێکی زۆر ڕۆکات ناوەندەکانی ڕۆکات نەخۆشخانەکان و هەروە کاریگەریشی لەسەر ڕووەکە بێت کارگەریشی لەسەر زیندەوەران بێ بە شێوازێکی گشتی خۆڵبارین کاریگەری لەسەر ژینگە بێت بەس ئەوەی کە ئێمە بتوانین ئەم کاریگەریانە لەسەر ژینگە کەم بکەینەوە باشترین چارەسەر بۆ کەمکردنەوەی کاریگەری خۆڵبارین لەسەر ژینگە بریتە لە دروستکردنی ڕووبەری سەوزایی بە تایبەت لە دەرەوەی شارەکان ئێمە پشتێنەی سەوز هەیە ینی ئەگەر بتوانرێت لە دەرەوەی شارەکان پشتێنەیەکی سەوز دروست بکرێت ئەمە یەکێک لە گرنگترین چارەسەرەکان بۆ کەمکردنەوەی کاریگەری دیاردەکانی خۆڵبارین لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر ژینگە زۆر باشە ینی ئەم قسەی بەڕێز شتێکی بەبیرهێنامەوە ئێمە بەشێک لەو باجانی کە لە بەڕۆبەرایەتی هاتوچۆکان وەرەگیرێت بۆ پاراستنی ژینگە بەحسا بەبێ سەرفکرێتەوە تا چەندێوە ئاگاداری ئەمەن ئایا گەڕێتەوە ئەم پارەیە بۆی کە ئێوە بەنمونە شتێکی ئاوای پێ دروست کرێت ینی پشتێنەی سەوزی شارەکانی پێ بنیاد بنرێتەوە هیچ پارێک لە بەڕۆبەرایەتی هاتوچۆ کە لە ڕێگەی باجەکانی سەر ئۆتۆمبیلەوە ساڵانە لێیانە سەندرێت و دوجار بچێتە سندوقی پاراستنی ژینگەوە ئەمە گەیشتووە بە چی؟ سەرتا بەداخەوە ینی لە ساڵی 2008 من لە یاسایی پاراستنی چاکردنی ژینگە ئاماژە بە سندوقی ژینگەی کراوە کە بەشێک لەم داهاتی سندوقی ژینگە بۆ فەرمانگەکانی ژینگە بە ڕێبەرایەتیەکان بۆ دەستەی ژینگە دابینەکە بۆی بتوانێت کار و چالاکی ڕۆژانەی خۆی پێ ئەنجامدا بەداخەوە تا ساڵی پێشوش ئەم سندوقە دروست نەکراوە هەر پارەش وەرەگیرێ هەر پارێک وەرگیرابێت لە هەموو کە لە یاساکەی ژینگە ئاماژە بەوە دراوێت هەر سزایەکی ژینگەی لە هەر دام و دەستگایەکی ژینگەوە لە هەر دام و دەستگایەکی حکمیەوە وەربگرێت مەفروزە ئەم پارێ بگەڕێتەوە بەناو سندوقی ژینگە لە مەعاملەکانە لە بەڕێبەرەتەکانی هاتوچۆیە لە سزادانی کارگە و مەعاملەکان لە کەسێکی کە سەرپێچێکی ژینگەیدا ژینگەی کە مەفروزە هەموو ئەم پارانە بگرێتەوە بەناو سندوقی ژینگە بەداخەوە تا فترێک لەمە پێشی ئەم سندوقە نەبووە هەر غەرامەیەکی ژەبوو هیچی نەکراوەتەوە بەناو ئێمە کە خۆشم کارمەندی ژینگە چوون لە تازەکردنەوەی سەرنەوەی سیارەکەمە 100,000 ژینگەمداوە و کە خۆشم کارمەندێکی ژینگە هیچی بۆ ژینگە نەگەڕاتەوە بەڵام ئێستا خۆشبەختانە نزیک بۆ نزیکی فترەی ساڵێکم ترێتی سندوقی ژینگە ئەکتیڤ کراوە لە دەستی پاراستنی چاکردنی ژینگە و چەند کەسێک دانرا بۆ بەڕێوەبردننی سندوقەکە بەڵام تا ئێستاش جگە لەو سزایانەیە کە فەرمانگەی ژینگە خۆی وەریانەگرێت لەو کارگانەی کە سزایانەدا لەو کەسانی کە سەرپێچی ژینگەیی یەکەن بەداخەوە تا ئێستاش نەتوانراوە ئەو پارانەی کە لە بەڕێوەبەرایەتەکانی تر وەکو هاتوچۆیە خایم قامێتە پارێزگار ئەو ناوەندانەی کە سەرپێچی ژینگەی وەرگن تا ئێستا ئەم پارێ ناتێتەوە بەناو سندوقی ژینگە بۆچی داوامان کردووە وەکو فەرمانگەی ژینگە داوامان کردووە کە بە ڕەسمی هیچ لایەنێک یەکەم لە یاساکە بۆی نییە بەبێ ڕەزامەندی بەبێ ئاگاداری فەرمانگەی ژینگە ئەم سزایانە وەرگێت کە سزاکانی وەرەگیرن هەر کەسێک سەرپێچی ژینگە مەفروزە بگرێتەوە بەناو سندوقی ژینگە بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانای بەڵام ئێمە بە تازایی سە کارمان لەسەر کرد بە کتابی ڕسمیش ئەداوامان کردووە کە مەفروزە ئەو سەرپێچی ژینگانی بگرێتەوە بەناو فەرمانگەی ژینگە بەناو دەستەی پاراستنی ژینگە تا ئەو کات ئێمە وەکو فەرمانگەی ژینگەکان بتوانین کۆمەڵێک چالاکی باشی پێ ئەنجام بدەین لە ئەنجامدانی سیمیناراتەوە بێت لە چالاکی زۆر بە جۆری ژینگەیەوە بتوانین لە هەڵمەتەکانی نەمام ناشنە لە زیادکردنی ڕووبەری سەوزاییە لە دروستکردنیەوە پشتێنە سەوزانایە ینی لە کۆمەڵێک شتی زۆر گرنگ کە پێویستە بۆ ژینگە ئەنجام بدرێت ئێمەش توانامان هەبێت بتوانین ئەنجامیان بدەین. زۆر باشە بەشێک لە قسەکانت ئەوە بوو کە ژینگە دابەشێ بەسەر پیسکردنی ژینگە بەسەر خاک و
کەش و هەوایە لە ڕووی خاکەوە ینی تا چەند پارێزگای سلێمانی پرسیارەکەم بە داقیقتر لە بەرەوەی بەڕێست لە چوارچەوەی پارێزگای سلێمانیان ڕیسایکل بین بە تایبەت گرنگی پێدراوە بۆی کە خاکی ئەو شوێنی کە پاشەڕۆکانی تیافڕێدرێ ئەو خاکە پیس نەبێ و دوجار کاریگەریە تەندروستیەکانی نەگەڕێتەوە بۆ ناو شارەکە چی کراوە لەو ڕۆ هەوڵێکە بوو کاتی خۆی چەند ساڵە لەمەوە پێش کۆمەڵێک کارگەی ڕیسایکل بین دروست کرێ بەڵام بناغەکەیشمان نەدی بۆچی ئەمە گەیشت بەچی ئێوە چیتان کردووە لەو بارەوە کێشەی خۆڵ و خاشاک بەتابەت لە جیهانی سێمە لە وڵاتانی سێمە بۆتە گرفتێکی زۆر ئێمە بەنەوت ئەوترێت ئاڵتونی ڕەش بەڵام بە خۆڵ و خاشاکە جوتر ئاڵتونی سپی بەتابەت بۆ ئەو وڵاتانی کە ئەدوانن سوودی لێ ببین بەتابەت وڵاتانی یەکەمی و دووەمی ئەمە لە وڵاتانی بڵێن دواکەوتوەکانی لە کۆمەڵی سێمان خۆڵ و خاشاک ینی بۆتە دیاردەیەکی زۆر ناباوی ژینگەی کە نەتوانراوە چارەسەر بکرێت لە زۆر لە وڵاتانە ئێمە بە دووسێ تەریقە هەیە کە خۆڵ و خاشاک چارەسەرکەن بە لە پێشە ئێمە لە ژینگە سێ ئارمان هەیە ڕیدیوز ڕیوز ڕیسایکل کەمکردنەوە بەکارهێنانەوە کەمکردنەوە بەکارهێنانەوە و دروستکردنەوەکە لە پێشە بە هوشیاری ژینگەی هەر لە ماڵانەوە بە دابینکردنی سەلەی خۆڵی جیاواز ئەم پاشەڕۆیانە جیاکرێنەوە ئەبرێنەوە ئەوەی کە بتوانرێت بەکارهێنرێتەوە لە دروستکردنەوە لە پێشەویشە قۆناغی هوشیاری ژینگە بۆی کەسێک کە پاشەڕێکی هەیە لە شتێکا بەکارنانێتوانێت لە شتێکی کە سوودی لێ ببینێت یاخۆ تۆ چیتە بازار پێویست ناکە 5 علاقە لەناو 5 علاقەشت ببینێتەوە ئەتوانین لەناو علاقەیەکە دوودانیان یاخۆ علاقە بگۆڕی بۆ توورەکەیەک ئەمە وەکو لە سێ ئاڕەکەی ژینگە لە کەمکردنەوە بەکارهێنانە دوایە و دروستکردنەوە مەسەلەی خۆڵ و خاشاکیمە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت بە تەریقە سەقەتەکەی چارەسەری خۆڵ و خاشاک کە بریتێ لە سووتاندن ئەبرێتە دەرەوەی شارەکان لە شوێنێکە خۆڵ و خاشاکەدا ئەنرێت و ئەسووتێنرێت کە زۆرجار چەندین بێتە هەوڵابوونەوەی بۆنی ناخۆش و زۆرجار هەندێک کەس مناڵ و حیوانات و زۆر ئەچێتە سەر ئەو خۆڵ و خاشاکە بێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە کوردستاندا هەوڵی زۆر دراوە مەسەن دەوترێت کارگەی ڕیسایکڵی نەکرێتەوە چەندین جار لە بازیان لە تانجەرەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم هەوڵ لە سەری نەگەێتەوە بەڵام یەک شتێکەیە کە خۆشبەختانە ئێمە زۆر جارکە کاتێک کەم لیژنەکانمان سەردانی شوێنەکان دەکەن هەندێک کەس وەکو لاینێکی ئابووری خۆی بەتابەت لە بەکارهێنانەی مادە پلاستیکەکانە ئێمە زۆر کارگەمان هەیە لە ناو شاری سلێمانیا لە ناوچەی تانجەرۆ خەڵکی خۆی هەڵەسەی بە کۆکردنەوەی بوتڵی پلاستیکی و دەبە و سۆندەوە ئەو لاینە پلاستیکیانێ کۆیانەکەنەوە ئەیان هاڕن دوایەوەی دفنیان زۆرجار ئەیان نێرنە وڵاتانی کە بەدا لە کوردستانی خۆمان کارگەیەک نەبووی بتوانێت دروستیان کاتەوە بۆی ئەیان نێرنە وڵاتانی کە بەڵام کۆکردنەوەکەشی هەر شتێکی باشە هەندێکیشان یەک دوو شوێن هەیە کە توانن دروستەکەنەوە ئینی لێ دوکەن ناچە سەڵی لێ دروستەکەن بۆ بەتابەت بۆ مەشتەلەکان لە هەندێک شوێنیش پارچە ئاسنەکان ئێمە کارگەی ئاسنمان زۆر بوون لە هەرێمی کوردستاندا زۆر جار خەڵکی ئەوەی یانێ وەکو کابرای شوکارێکی نییە لە هیچ شوێنەکە بۆیە ئەگەڕن بەناو شارەکانە پارچە ئاسنەکان کۆکردنەوە یان بنەوە و کارگانە لیان وەرەگرنەوە لە شوشەوات لە هەندێک ئینوانەیە کارگەمان هەیەتوانن شوشەوات بەکار ئێهێنەوە بەڵام بە شکڵە گشتیەکەی بە شێوازە گشتەکەی تا ئێستا نەتوانراوە بەداخەوە کارگەیەکی ڕیسایکڵ لە هەرێمی کوردستان نەدا ئەوترات پێشتر قەرار بوو لە بازیان کارگەیەک دروست بەڵام بەهۆی کێشەی سیاسیە کێشەی ئابووریە یەکێ وتە لەسەر زەویەکەی ڕێکناکەون لەگەڵ لە پارێکی تێچووی زۆری ئەڵێم کۆمپانیاکە پەشیمان بۆ بەداخەوە تا ئێستا ڕوون نییە نازانیم بۆچی ئەو کارگەی ڕیسایکڵی لە هەرێمی کوردستان دروست نەکردووە ئێوە وەکو تایبەتمەندی ژینگەی تا چەند زەرورە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەداخەوە نایبین ئێمە ڕۆژ بە ڕۆژ ژینگە لە هەرێمی کوردستان بەرەو پلەکانی خوارەوە یەتە خوارەوە پاراستنی ژینگە ئەرکی قورسترە بێ و ژینگەکەمان تێگەچێ و هیچ تایبەتمەندیەکی ژینگە پارێزیمان تیانە چ لە ئاستی سەرەوە چ لە ئاستی تاک و هاوڵاتیدا تا چەند زەرورە حکوومەت بی لەو کاتەوە لە کابینەکانی خۆیدا وەزارەتێکە بێ بۆ پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان بۆچی هەبوو
بەڵام نەما کرا بە دەستە و لە ئێستا چەند زەرورە وەزارەتێکی تایبەتمەندمان بە ژینگە هەبێت. والله من یەکەم جار هەر کاتیش وتومە کە کاتێک کە وەزارەتی ژینگە نەما کرایەوە بە دەستە ئەمە جۆرێک ینی بەڕای من جۆرێک لە لێدان بوو لە خودی ژینگە بەڵام ئەکرێت دەستەش بێت لە هەندێک وڵاتە نە وەزارەتی ژێ و نە دەستەژێ ڕێکخراوێکی ژینگەیی هەیە بەڵام حکومت پاڵپشتێکی باشێکات هەبوون لە ئەمریکا وەزارەتی ژینگە نیە ڕێکخراوێکی ژینگە پارێزی هەیە کە تەحکوم بە هەموو ژینگی ئەمریکاوەکات وە زۆرانە لە وەزارەتی لە هەندێک لە وەزارەتەکانی تریش بودجێ تایبەتی بۆ خزمەت بە ژینگە بکات ئەن لانێ زۆر جار دروستکردنی وەزارەت یاخود دەستەکە کاریگەر ینی زۆر گرنگ نەبێت ئەوەندەی کە گرنگە تا چەند ئەم لایەنە کە دروست دەکرێت چه وەزارەت بە چه دەستە بێت گرنگی پێ بدرێت دەسەڵاتی پێ بدرێت و بە گرنگ سیر بکرێت بەس کاک سوبحان لە وڵاتی ئێمەیە دەسەڵاتەکان هەڕەمی ینی کوچەکین تۆ وەزارەت نەبێت و بەشداری بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران نەکات بێگومان ینی درەنگتر داواکاریەکان جێبەجێ بێ بەداخەوە کە ئەمە وایە خەمێک ناخورێت لەو بارەوە وتراوە خۆی لە زۆربەی کاتەکانی خۆی لە دەروی وڵاتە زۆرێک لە بەرپرسەکان و خەمیان نییە بە ئەو سەقافەیەش نییە بەداخەوە کە ژینگەی وڵاتەکەی خۆی خۆش بێ ژینگەی وڵاتانی پێ سەرسامە بەڵام ژینگەی وڵاتەکەی خۆی ینی هەر باکی نییە لەو بارەوە ینی تا چەند ئەمە بە پێویستە زان و داواکاری دەستەکان و ئەو بەڕێوەبەرایەتی و فەرمانگانەی ئێوە تا چەند ئێوە داواکاریتان بەرز کردوتە لەو بارەوە کە ئێوە گرنگێکی زیاترتان لەلایەن حکوومەتەوە پێ بدرێت لە پێکێنانی وەزارەتێک و هایکەلەیەکی گەورەتر. من وەکو پێشتری وتم من زۆر جارە هەندێک دەستە هەیە لانە لە هەرێمی کوردستاندا هێندەی دوو وەزارەت دەسەڵاتی ئەڕوات لەبەرەوەی دەستەکە کاریگەری لایەنی مادی باشی بۆ حکوومەت هەیە بەڵام لاێن دەستی ژینگە زیاتر دەستەیەکی گەیاندنی هوشیاری ژینگەی لانێن لە ڕووی بەرهەمێنانی داهاتەوە خەرجی زۆرترە لە خەرجی زۆرتر بێت ئێمە وەکو ژینگە داواکاری کراوە کە ئێمە مەسەڵەن بۆ نمونە لە ناو پارێزگای سلێمانیا تەنها فەرمانگەیەک هەیە هەوڵ بدرێت لە هەموو شارەکانە لە قەزاکان لە ناحیەکانە یەکەیەک ئەگەر فەرمانگەیەکیش نەبێت ئەگەر یەکەیەکی تایبەت بە پاراستنی ژینگەش هەبێت بەڵام بەداخەوە ئەم هەوڵە بەجێ خۆی نەگەیشتووە حکوومەتی هەرێم تاسە نەیتوانیوە ئەنی کە لە قەزاکانە یاخود لە ناحیەکانە یەکەیەکی پاراستنی تایبەت بە ژینگە ئێمە فەرمانگە ژینگەی سلێمانی بە 80 کارمەندەوە 90 کارمەندە لانە فریای پارێزگایەک نەکەوێت ئێمە تا ئێستا پارێزگای هەڵەبجەش لەسەر پارێزگای سلێمانی ئەم هەموو ڕووبەرە فراوانە بەم مۆزەفەکەمەوە بەم قەیرانی داراییەوە فریای هەموو شوێنان نەکەن بۆیە ئێمە داوامان کردووە کە پێویستە لە قەزاکان لە ناحیەکان یەکەیەکی پاراستنی ژینگە هەبێت ڕۆڵی فەرمانگەی ژینگە زیاد بکرێت بەتایبەت هەندێک بەڕێوەبەرایەتی هەن کە وەکو پێشتر ئاماژەمەدەم پێدا پۆلیسی دارستان و پێشمەرگەی پاراستنی ژینگە و کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی هەن کە لە زمنی وەزارەتەکانی کەن کە ئەمانە مەفروزە ئەمانە هەمویان بخرێنەوە سەر وەزارەتی هەمویان بخرێنەوە سەر ژینگە و ژینگە بگرێتە وەزارەتێکی گەورە زیاتر دەسەڵاتی پێ بدرێت بۆ ئەوەی زیاتر بتوانێت بە شوێنەکان ڕابگات بۆ ئەوەی کە زیاتر بتوانێت هوشیاری ژینگەیی بڵاو بکات تاکو زیاتر بەرپرسیارەتی پاراستنی ژینگەکە لە ئەستۆ بگرێت بەڵام ئێستا بەداخەوە زۆرێک لە ئەرکەکان یانی سێ بینێت دارستان و پاوان بەشێکی گرنگە لە ژینگە لە ژینگە جیاکرێتەوە لایەنی کەشوهەوا زۆرجار بەشێکی گرنگە لە ژینگە جیاکرێتەوە بەشێکی لایەنی پاراستنی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی کە بەشێکی گرنگە لە ژینگە زۆر بینی ئەمانە لە ژینگە جیاکرانەوە هەموو یەکە بچوو کراونەتەوە ئەم یەکە بچووکانە دانێن نەتوانن بە یەکەوە بەڵام ئەگە هەمووی بکرێتە یەک دەستە هەمووی بکرێتە یەک وەزارەتی گشتی دەسەڵاتێکی چی وا لێکراوە ئەمە ناهۆشیاریە لە مەجالەیە خۆی بوعدێکی تری سیاسی لە پشتە وەڵا ئەمە گەوەکو بەگشتی لە زۆر جارەوترێت بەڕێوەبەرایەتێک بۆەوەی کە پۆستێک بە کەسێک بدرێت احتیمالەکە ینی هەردوو ئینەکەی تایە هەردوو هۆکان یەکەم بەوەی کە ئاستە هوشیاریەکە هوشیشاری ژینگەکە لەسەرەوە نەگەیشتێتە ئەو ئاستەی کە ئەمە پێویستە ئەم لاینانە پێکەوە توانن کارکەن پێکەوە توانن هاوکاری یەکتر بن لاینە هوشیاریەکە
کە لە ئاستی سەرەوە لە ئاستی حکومەتلانی نەگەشتێتە ئەو ڕادەیە کە بتوانن ئەمانە ڕێ بخەن ئەو بەعدە سیاسەتی احتیمالی هەیە زۆر جار تەنها ڕێبەرایەتیەک نەگە هەر لە لاینە ژینگەیەکان لە زۆر لاینەکانی گەشت بە ڕێبەرایەتێک دروستکرابێت لەبەر خاتری کەسێکە لەو شوێنەدا دابنرێت. ڕاستە بەداخەوە هەڵبەتە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵە مەترسی کەوتە سەر ئاوی هەرێمی کوردستان چ لەلایەن تورکیا و چ لەلایەن ئێرانەوە تا چەند ینی ئاو بێگومان ئەرکی سەرەکی پاراستنی لایەنی حکومی و تاکو ئەوەیە تا چەند ئاو بۆتە مەترسی لە ڕووی ژینگەییەوە ئاو پیس بووە و تا چەندێک ئێمە توانین ئەو سیقە و متمانەیەمان هەبێت کە ئاوەکانی هەرێمی کوردستان پیس نەبووە لە ڕووی ژینگەییەوە. تایبەت بە ئاو زۆر جار کێشەی سیاسی گەورە ڕوئەدەن ئاویش یەکێکە لەو لاینە ژینگەیانی کە زۆر جار لە ململانە سیاسیەکاندا بەکارهێنرێت لە بینی وڵاتانی بەتابەتی وڵاتانی کە دراوسێن لێکەوە نزیکن بەداخۆی هەرێمی کوردستانیش سەرچاوە ئاویەکان بەداخۆی یەکی دوو لە سەرچاوی سەرەکی لە کوردستانیش و لە عێراقیش لە وڵاتانی کەوە داخڵ بە هەرێمی کوردستان هەرچەندە هەندێک یاسای تایبەت هەیە کە هیچ کاتە ڕێگە نادات وڵاتێک ڕێگە لە ئاو وڵاتێکی کە بگرێتەوە بەڵام زۆر وڵاتەکە بە مەبەستی بەکارهێنانی کشت و کاڵ و دروستکردنی بەندا و ڕێگە بە وڵاتەکە خۆشی ئەدات کە بەکارێن ئێمە لەوانەیە لە هەرێمی کوردستاندا ئەگەر بمان توانی باە بەداخۆ لە چەند ساڵی ڕابردووە سوود لەو سەرچاو ئاویانە ببینین کە لە دەرەوە هاتوون بە دروستکردنی بەناو چ ئەوانەیە کە خۆشمان هەمانە سوودان لێ ببینین لە دروستکردنی بەنداو هەرگیز لانەگەر تا یانەگە سەرچاو ئاویەکانی بگیرێ نایەتەوە ئمە تا چەندین ساڵەکەش ئێمە خۆمان کێشە و خێرانی ئاومان توش نەبووە بەڵام بەداخەوە نەمانتوانیەوە مامەڵەیەکی تەندروست و جوان لەگەڵ سەرچاو ئاویەکان بکرێت لە هەرێمی کوردستانە لە ڕووی پیسبوونیشەوە ئێمە زۆر جار کە باز لە پیسبوون لە هەر شتێکەکرێت پێویستە بە داتا و ئامار قسە بکەین ئێمە لە ڕووی ژینگەیی و بەداخەوە تا ئێستا نەتوانراوە لە هەرێمی کوردستاندا داتا و ئامارێکە بێت لە هەموو لاینەکانی ژینگەوە چ لە ئاو بێت چ لە خاک بێت چ لە هەوا بێت ناوەندێکی توێژینەوەمان هەبێت کە بتوانین بە داتا و بە ئەرقام بڵێن ئاوی فلانە شوێن پاکە ئاوی فلانە شوێن پیسە هەوای فلانە شوێن پاکە هەوای فلانە شوێن پیسە ینی نەتوانە بەداخەوە داتا ئامارە نەبوون سەرچاو ئاویەکان لە هەرێمی کوردستاندا ینی بە شێوازێک تا ڕادەیەکی زۆر ینی توانین بڵێن ڕێگە پێدراون بۆ خواردنەوە لەگەڵ ئەوەشدا بەداخەوەی مەسەن سەرچاوی ئاوی دەربەندیخان یاخود دوکان هەیە کە نەتوانرا ئەو کارگە و مەعاملانەی کە بە زۆری کەوتونەتە سەر ئەو شوێنانە یەکەی چارەسەری ئاوەڕۆدا بنرێت ئێمە بەداخۆ بنمونە شاری سلێمانی وەربگرین ئەو هەموو پاشەڕۆی ماڵان ناوەندە زانستیەکان نەخۆشخانەکان بە نەخۆشخانەی هیواشەوە کە و هەموو پاشەڕە سەرەتانی پیسێ هەموویەکرێتە ئاوی تانجەرەوە دواتر چێتەوە ناو ئاوی دەربەندیخان و بەشێکی زۆریشی زەراعەتی کشتتوکاڵی لەبەراکرێت و هێنرێتەوە بۆ ناو شارگان بۆ ئێمە وەکو دەستەی پاراستنی چاکنی ژینگە و فەرمانگەی ژینگەش ئێستا یەکێک لە مەرجەکان کە زۆر تەئیکیدمان لەسەر لە ئێستادا کاری لەسەرەکەین دروستکردنی یەکەی چارەسەری ئاوەڕۆیە کە کۆمەڵی کۆمپانیاش هاتوون لە هەرێمی کوردستاندا ئەتوانن لە مەساحەیەکی 2 مەتر 3 مەترە مربع ئەتوانن یەکەی چارەسەری ئاوەڕۆ بۆ نەخۆشخانەکان بۆ کارەکان دروستکەن بۆ ئەوەی ئەم ئاوە بتون تاوەکو بتوانێت ئەم ئاوە بەکار بێنرێتەوە یاخود ئاوەکە چارەسەر بکرێت بە شێوازێک تێکەڵا بەسەر چاوە ئاویەکان بکرێتەوە لەو پاشماوە پیسەی کە هەیە لەو پاشماوە ژەهرەیە کە هەیەی پاک بکرێتەوە اینجا دواتر ئاوەکە تێکەڵا بە ئاوەڕۆی گشتی بکرێتەوە یاخود بە مەبەستی لە باخچەکانە بەکار بێنن بۆیە ئێمە ئێستا وەکو فەرمانگەی ژینگە لە بەنزینخانەکان ئەوانەی کە شوشتنگەیان هەیە بە شێوازێکی گشتی لە نەخۆشخانەکان لە کارگەکان لە زۆرێک لەو کارگانەی کە یەنە فەرمانگەی ژینگە چ ئەوانەی کە لیژنەکانی خۆشمان سەردانیان دەکەین یەکەی چارەسەری ئاوەڕە بە یەکەکانی نیشتەجێبوونیشەوە بۆی کە تۆ زۆر جار یەکەی نیشتەجێبووی ڕووبەرێکی زۆری هەیە ئاوێکی زۆر بەکارهێنرێت ئەگەر ئەم ئاوە تا ڕادێک نەتوانرێت بۆ خواردنەوەی خۆشیان پاک بکرێتەوە بە 1-2 تەریقەی بەسیتی فیزیایی کیمیایی ئەتوانێت ئاوەکە بە شێوازێک لێ بکرێت بۆ حەدیقە و ڕووبەری سەوزارەکەی خۆی بەکاربێنێتەوە بۆیە لە ئێستا ئەمە وەکو فەرمانگەی ژینگە لەو ڕوانگەیەوە کاری زۆر جدیمان کردو و بەردەوامیشین لەسەری لەداتەوە ئینشەڵڵا نەتیجەی باشی هەبێت. زۆر باشە وەکو کۆتا پرسیارم کاک سوبحان ئەمەیە بزانم کە لە هەرێمی کوردستان ئەو هەنگاوانەی ئەنرێەوە ئەو تێڕوانینەمان لە هەنگاوەکانی حکوومەت بەو خاو خەلیچکەی کە لێرولەوێ ئەبینرێت و لەگەڵ ساڵ بە ساڵ گەرمبوونی ژینگە لە جیهانە بە شوێکی گشتی تا چەند لە هەرێمی کوردستان و ئەوەشم لە یاد نەچێت
دوورکەوتنەوەی هاوڵاتی لە لادیەکان و گوندەکانەوە بۆ ناو چەقی شارەکان ئەمانە تا چەند ژینگە خەنە ژێرمەترسیەوە لە هەرێمی کوردستان. لە پێشە پرسیاری دومت کە زیادبوونی ڕێژەی دانیشتوان یاخود کۆچکردن لە لادیەکانەوە بۆ شار ئێمە بەداخەوە کە زۆرجا بۆ هۆی نەبوونی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەوە نەبوونی هەلی کار بە یاخود نەبوونی لانێ نەخۆشخانە یاخود مزگەوتەکان یاخود شوێنانێک کە پێویستن قوتابخانەکان لە لادیەکانە زۆرێک لە خەڵکان ڕۆ ئەکەنە شارەکان کە کاتێک کە ڕوویشیان کردن ناو شارەکان ئەو کات پێداویستیەکان زیادبوونی قەرەباڵغی ناو شارەکان کاریگەریەکی زۆری هەمەلایەنی لەسەر ژینگە ئەبێت لە هەموو ڕوانگەیەکەوە بۆ بەداخەوە یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە کە تا ئێستا نەتوانرا وەکو پێویست کار لەسەر ئەم لاینە بکرێت بۆی کە ئێمە خەڵکی بگەڕێنینەوە بۆ لادیەکان چونکە ئێمە کە خەڵک گەڕاوی لە لادیەکان لە ڕووی کشت و کاڵیشەوە ئێمە زۆرجار سوود لەم لاینانە ئەبینین کە خەڵک کۆچی کردە هاتە ناو شارەکان هەموو تەنها چاوەڕێی حکوومەتە شتێک بکاتە دەمیا واز لە فەلاحەت و لە کشت و کاڵیەکە هێنێت کە من لە چەندی لاینی ئابووری و ژینگەی و تەندروستی و کاریگەری لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ بێت هەنگاوەکانی حکوومەت بۆ لە چاو ژینگە ئێمە بەداخەواڵێن ینی زیادبوونی کارگە و مەعامل زیادبوونی پیسکەرە ژینگەیەکان زۆر خێراترن لە هەنگاوەکان بۆ پاراستنی ژینگە بۆیە ئێمە گەر بێت و ینی بەرپرسیارەتێکی گەورەوە ینی سەیری ئەم سەیری ژینگە نەکەین وەکو یانەگەر حکوومەت لەسەر ئاستی گشتی لەسەر ئاسی هەموو وەزارەتەکان بە جددی کار نەکات لە ڕێگەی یاساوە بێت لە ڕێگەی پەروەردەوە بێت لە ڕێگەی مامۆستایانەوە بێت لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بێت ئەگەر کار لەسەر ژینگە نەکرێت بە هەمەلاینی هەرچەندە خۆشبەختانە پێش ساڵانی پێش دروستبوونی دەستەی ژینگە و وەزارەتی ژینگە هوشیاری ژینگەی زۆر کەم بوو لە لای هەڵاتی بەڵام ئێستا بینی بچووکترین دیاردە لە دیاردەیەک ڕوودا ئەبینی لەم دوو سێشەوە کەسێک گیاندارێکی بەدەستەوە باڵندەیەکی بەدەستەوە شەقێکی تێڵەدات فڕێدات ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کاریگە ینی کاردانەوەیەکی گەورە دروست کردەوە کە ئەمە ڕەگەزێکە لە ژینگە ناکرێت بەم شێوازە مامەڵەی لەگەڵا بکرێت ئەبینی لە شوێنێکە هەندێک هەندێک مریشکی دەواجنیشان فرێدا بوو ناو سەرچاوە ئاویەکان ئەبینی بە جارێکا لێکدانەوەیەکی گەورە تۆڕە کۆمەڵایەتەکان دروست دەکات ئەمە حەقەت جۆرێک لە هوشیاری ژینگەیی لای خەڵک دروست بووە بەڵام بەتەنها ئەم هوشیارە ژینگەیی لای خەڵک کافی نییە ئەبێت حکوومەت بە جددی لەسەر ژینگە بێتە جواب لە ڕووی ئەوەی کە زیادکردنی ئەم زیادکردنی ڕێژەی زۆری ئۆتۆمبیل و هاوردەکردنی بەداخەوە بۆ لایەنی ئابووری و هەندێک مەسوول بەردەوام سیارەدا هاوردەی وڵات بکەن و گرنگی بە کوالیتی جۆری سیارەکان نەدرێت گرنگی بە کوالیتی بەنزینەکە نەدرێت لەگەڵ ئەوەشدا نەتوانرێت یەکەی چارەسەری ئاوەڕۆی گشتی بۆ شارەکان دابنرێت بۆ کارگەکان دابنرێت نەتوانرێت ڕۆبەر لە سەوزایەکان زیاد بکرێن ینی لە هەموو ڕوانگەکانەوە هوشیاری ژینگەی نەتوانێت بڵاو کاتەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژەکە بەم شێوازە بەم هەنگاوانە بڕۆین فریای پاراستنی ژینگە ناکەوین پیسبوونی ژینگە پێش هەنگاوەکانی حکوومەت ئەکەوێت و دوجاریش ژینگە کە پیسبوو لە فەقیری و لە دەوڵەمەندی لە موسڵمانی و غێرە موسڵمانی لە ئەم حیزب و ئەو حیزب ناڕوانێت ژینگە ئەو شوێنێکە تیاژین هەمومان بە یەک چاو سەیرەکات سنووری نێت لە هیچ جۆرێکەوە بۆیە کاریگەریەکانی لەسەر ئەگەر مەسئولێک بیەوێت مانگێک دوو مانگیش لە کوردستان ڕاکات دوای هەرێتەوە لەو شوێنە دانیشت بۆیە پێویستە هەر هەمووان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ژینگە بکەین چونکە دوجار ژیانی هەر هەمومان پەیوەندە بە ژینگەوە بۆیە پێویستە دەستگاکانی ڕاگەیاندنیش حەقەت بێنە باسی ئەوانی بکەین لە ئاخر کەلیمە لانە ئەوەندەی مەجالاتی سیاسی و مناقەشاتی سیاسی و مجادلەکان سیاسەکان دروستبوون بەداخەوە زۆر بە کەمی ئەبین بۆ ئێمە دەستخۆشیمان هەیە وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی کە لەم جۆرە بەرنامانە لە کەناڵەکانەوە بەردەوام ئەگەر مانگی بەرنامەیەک بە دوو بەرنامە لەسەر لاینە ژینگەیەکان بەرنامە بکرێت و هوشیاری ژینگەیی بە هاوڵاتیان بگەێنرێت هەرچەند وتم کۆتا پرسییا بەڵام ئەمایانم بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم بۆ ڕیکلامێکی تایبەتمەندتان بە پاراستنی ژینگە بیر لێ نەکردێتەوە وەکو دەستەی ژینگە وەکو ئێوە ئەگەر ئەو توانە مادیەتان نیە وەکو فەرمانگەکەتان بەرزیکەنەوە بۆ دەستەی ژینگە ڕیکلامێکە بێت کە دەستگاکانی دەستگا میدیاییەکان ئیجبار کرێ بۆی هیچ نەبێت لە شەو ڕۆژێکدا جارێک بۆ هۆشیاری هاوڵاتیان دابەزێنرێت لەم ڕۆژەوە ئێوە بەڕێزی وەکو لێبساوێکی ڕاگەاندنی لە فەرمانگەکەی خۆت
بۆچی ڕیکلامێکی جیهانی پرۆفیشناڵتان نیە؟ زۆر یەکەم بۆ لایەنێک پاراستنەکە ئێمە هەر ئەمڕۆ وەکو فەرمانگەی ژینگە کتابێکمان کردووە بۆ بەڕێوەبەرایەتی ئەوقافی سونی پارێزگای سلێمانی بەتابەت لەم وەزەدا کە وەرزی سووتانی دارستان و پاوانەکان و ڕاوکردنە کە مامۆستایانی ئاینی بتوانن ئەم هەفتەیە دقێکی یانێکی زیاتر فۆکەسێکی زیاتر بکەنە وتارەکانیان بەتابەت لە ڕووی پاراستنی ژینگەوە. ڕیکلامی ژینگەی کاک سەلار قەنەعەتی دەبێت لە فەرمانگەی ژینگە لە دەستەی ژینگەوە سپۆتی ژینگەیمان هەمووی حاضر کراوە لە فەرمانگەی ژینگەی سلێمانی لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. شخصی خۆم ئەو کارمەندانی کە لە بەشی ڕاگەاندن کەناڵ بە کەناڵ دەستگای ڕاگەاندن بە ڕادیۆکانەوە سیدیەکەمان گەیاندووە کە ئەمانە ڕێنمایی ژینگەیی تێدایە لە بینی دوو بەرنامە لە بینی بەرنمەیەکە لە فاسیلەیەکە ئەم ڕێنمایی ژینگەیانە لێ بدرێت. تەسەوور کە زۆر بە کەمی ینی جاری وایە هەستەکەم بەشێک لە بیانوەکەوەی کە کوالێتی ڕیکلامەکانتان لاوازن ڕیکلامێکی باش بکەن بۆی کەناڵەکان دابەزێنرێت. کوالەتی نازانم گە مەبەستی وەکو ئین نەبین کە ینی پرۆفشناڵ نەبین لەبارە بزانین نەکەی مەبەستی چێ بەڵام ئەگەر مەبەست لە کوالەتی زۆر جار بخوا ڕیکلامی وا ئەبینیت ینی زۆر لە ئاستێکی نزمایە قەنەعەتمە ینی ئەوانەی ئێمە ژامادەمان کردوون قەنەعەتمە لەو ئاستە نزما بن بەڵام لانەش زۆر لە ئاستێکی تاو پرۆفیشناڵیشانە بن بەڵام ئەوەندەی کە توانراوە ڕێنمایی ژینگەی بە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە رادیۆ تەلەڤیزیۆنەکان گەیاندراوە بەداخۆ کە کاتێک کە سەیرەکەین ینی 50 ڕێکلامی بازرگانی داناڵە بەڵکەم خۆی ڕێکلامێکی ژینگەی ببینین بەداخەوە نەمان بە هیوای ئەوەین کە کەناڵەکانیش پشتگیری پاراستنی ژینگە بکەن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سوبحان حوسێن لە پرسیاوی ڕاگەیاندنی فەرمانگەی ژینگەی سلێمانی. سوپاس کە ئامادەبوون. بینەرانی خۆشەویست سوپاس بۆی کە بینەرمان بوون لە بەرنامەی باس و خواست بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش. زۆر سوپاس کاک سوبحان.